ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارمان توینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەرلەبەیانی ئەمڕۆی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ئاگرگرتنی بەرزاییەکانی شاهۆ و کۆساڵان بەهۆی بردومانەکانی سوپای پاسداران. مەترسی لەسەر گیانی دوو بەندکراوی سیاسی کورد لە زیندانی ئەڤین. بەرزڕاگرتنی یادی گیانبەختکردوانی 16 ڕازبەری شۆڕشی ژینا لە شاری سنە. مانگرتنی کرێکارانی فولادی سیادنی ئەبهەر و بێبەشکرانی قوتابیانی بێناسنامەی سیستان و بەلوچستانی لە خوێندن. ئاگرگرتنی بەرزاییەکانی شاهۆ و کۆساڵان بەهۆی بردومانەکانی سوپای پاسداران. بە پێی وێنانەی کە بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتوون بەهۆی بردومانەکانی سوپای پاسداران لە ناوچەکانی شاهۆ و کۆساڵان، دارستان و لە وەرگەکان ئاگریان گرتووە و ڕێگە بە ژینگە پارێزان نادرێت ئاگرەکە بکوژێنەوە. بە پێی دوایین هەواڵەکان، کۆپتەرەکانی سوپای پاسداران ڕۆژی ڕابردوو لەسەر شاری مەریوان و ناوچەکانی دەوروبەری بە درێژایی شەو و ڕۆژ گەڕاون و بردومانیان کردووە. شایانی باسەکە لە ڕۆژانی ڕابردوودا بەهۆی هێرشی گروپێکی چەکداری نەناسرا و بۆ سەر مۆڵگەیەکی سوپای پاسداران لە سەوڵاوای مەریوان، دوو بەکرێگیراوی کۆماری ئیسلامی کوردستان و 3 کەسی دیکەش بە سەختی لیان بریندار بوون و ڕەوانەی نەخۆشخانە کرابوو. مەترسی لەسەر گیانی دوو بەندکراوی سیاسی کورد لە زیندانی ئەڤین. ڕامین ڕۆستەمی و ئێحسان ڕۆستەمی دوو چالاکی مەدەنی خەڵکی شاری هەرسینی سەر بە پارێزگای کرماشان سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 49 ڕۆژ دەست بە سەرکران هێشتا چارەنووسیان دیار نییە. ئەو دوو هاوڵاتیە بە ماوەی زیاتر لە 10 ڕۆژە دژ بە دەست بە سەرکرانی نایاسایی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەروەها ناڕوونی چارەنووسیان مانیان لە خواردن گرتووە و دۆخی تەندروستیان لە خراپیدایە. شایانی باسە کە ئەو دوو بەندکراوە هاوکات لەگەڵ 3 چالاکی فەرهەنگی دیکە لە شارەکانی تاران بە هێرشی هێزەکانی دایرەی ئیتڵاعات بۆ سەر ماڵەکانیان دەست بەسەر کران و تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە لە مافی دەستڕاگەشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان بێبەش کراون. بەرزڕاگرتنی یادی گیانبەختکردوانی 16 ڕازبەری شۆڕشی ژینا لە شاری سنە. ڕۆژی چوارشەمە ڕێکەوتی 16 ڕازبەر هاوکات لەگەڵ ساڵیادی گیانبەختکردنی 4 قارەمانی شاری سنە بە تەقەی هێزەکانی ڕژیم، خەڵکی ئازادیخوازی شاری سنە یادیەوە ئازیزانەیان بەرز ڕاگرت. بە پێی وێنانەی کە بەدەستمان گەیشتوون، خەڵکی ئازادیخوازی شاری سنە باڵکردنی مۆم و هەروەها هەڵواسینی وێنەکانی یەحیا ڕەحیمی، داریوش عەلیزادە، محەممەد ئەمینی و پەیمان منبەری هاوکات لەگەڵ ساڵ یادی گیانبەختکردنیە و 4 قارەمانە بە تەقەی ڕاستەخۆ هێزەکانی ڕژیم لە ڕەوتی شۆڕشی ژن ئازادیدا یادی ئەوە ئازیزانەیان بەرز ڕاگرت و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. ناڕەزایەتی نانەواکانی شاری مەشهەد. ڕۆژی چوارشەمە ڕێکەوتی 16 ڕازبەری 1404 یەتاوی نانەواکان لە شاری مەشهەد دەشت بە وەدیناتنی بەڵێنەکانی بەرپرسانی نانی نۆ کۆبوونەتەوە. بەشداربوانی کۆبوونەوەکە ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی پشکی ئارد و یارانەی ئارد لەلایەن حکوومەتەوە دۆخی ژیانیان لە خراپیدایە و خوازیاری بە دوواداچوونەوەی دەستگای قەزای ڕژیم لەسەر کێشەی نانەواکان بە شێوازێکی دادپەروەرانە، پێدانی یارانە و پشکینان، کۆتایاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکانی ڕژیم بۆ سەر ناڕازیان و هەروەها بایەختانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانی کرێکاران. مانگرتنی کرێکارانی فولادی سیادنی ئەبهەر. ڕۆژی چوارشەمە کرێکارانی شاغەڵا فولادی سیادنی ئەبهەر دژ بە پێنەدانی هەغدەستەکانیان دەستیان لە کار کێشاوەتەوە و کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی بە وتنەوەی دروشمۆڵکردنی پلاکارد خوازیاری بەرزکردنەوەی ئاستی ئەغداز بە پێی ڕێژەی تەوەڕۆمەوە هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمەنی شوێنی کار و ئەمنیەتی پیشەیی، پێدانی ئەغدەست و مەزایە دواخراوەکانیان و دیاتنی بەڵێنەکانی بەرپرسانی ئەو واحدە و هەروەها کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر کرێکارانی ناڕازی بوو. مانگرتنی کرێکارانی شرکەتی مۆتۆژن. ڕۆژی ڕابردوو
کرێکارانی شاغڵ لە شرکەتی مۆتۆژنی وەزارەتی پاراستنی ئێران دژ بە کەمبوونی یەخدەستەکانیان مانیان گرتووە. کرێکارانی مانگرتووە ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی کەمبوونی یەخدەستەکانیان دۆخی ژیانیان لە خراپیدایە و توانای دابینکردنی پێداویستی بنەماڵەکانیان یان نییە و خوازیاری بەرزکردنەوەی یاستی یەخدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان و تەوەڕۆم، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی گرێبەستەکانیان، بایەختانی بەرپرسانی ڕژیم بە ژیان و معیشەتی کرێکاران، پێدانی یەخدەست و مەزایە دواخراوەکانیان و هەروەها وەدیهاتنی بەڵێنەکانی بەرپرسان بوو. دوایین هەواڵمان سەبارەتە بە بێبەشکرانی قوتابیانی بێناسنامەی سیستان و بەلوچستان لە خوێندن. ڕۆژی چوارشەمە بنەماڵەی کۆمەڵێک لە قوتابیانی بەشی سەرەتایی هاوکات لەگەڵ منداڵەکانیان سەردانی قوتابخانەیەک لە ناوچەی ئیسلامابادی سەر بە شارستانی زابۆل دەکەن، بەڵام بەهۆی نەبوونی ناسنامە منداڵەکانیان وەرناگیرە. بە پێواڵی گەیشتوو سرە ڕایبوونی نامە لەلایەن فەرمانداری بە مەبەستی ئیزنی منداڵانی بێناسنامە بۆ خوێندن بەڕێوەبەری قوتابخانەکە بە بێڕێزیەکی زۆرەوە منداڵان وەرناگرێت و تەنانەت بنەماڵەکانیان لە قوتابخانەکە کاتە دەرەوە. شایانی باسەکە لە ساڵانی ڕابردوودا بەهۆی سیاسەتەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە مەبەستی هەژارکردن و هەروەها ئەشکەجنەدانی خەڵکی بەلوچ کۆمەڵێکی زۆر لە منداڵانی بێناسنامەیان وەرنەگرتووە و لە خوێندن بێبەش کرا. بینەرانی خۆشەویست، گەشتیاوەڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.